سەر ڕای ئەنجامدانی چەندین کۆبوونەوە تا ئێستا لایەنە سیاسیەکانی هەرێم بۆ دروستکردنی هاوپەیمانێتی فراکسیۆنە کوردیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەگەیشتونە تا ڕێککەوتن لەگەڵ ئەوەی لەسەر ئەو پرسە خاڵی هاوبەش لە نێوان لایەنەکان هەیە بەڵام خاڵی ناکۆکەکان زیاترن. کۆمەڵی ئیسلامی کوردستانیش مەرجی تایبەتی خۆی هەیە بۆ بەشداریکردن لە هاوپەیمانێتێکە دەڵێت ناکرێت لە ئیش هاوبەش بین بەڵام لە ماف و ئیمتیازاتەکان بێبەش بین. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵیش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕای دەگەنێت ئەگەر بە نووسرا و گرێنتی وەرنەگرن بەشداری هاوپەیمانێتیەکە ناکەن. مەرجمان ئەوەیە هەمومان هەموو لایەنەکان نابێ ئێمە لە ئیشدا شەریک بین بەس لە بەشدا تەریک بین دەبێ هەمومان چۆن هاوبەشین چۆن مەسەلەن کار دەکەین هاوکارین ئەوە هاوبەشیش بین ئەوەش بە لە چوارچێوەی نووسراوێکدا زەمانێک بدرێت بە لایەنەکانی دیکە بۆ ئەوەی کە لە ڕابردوودا بۆ جارێکیکە دووبارە نەبێتەوە. بە حقیقەت جگە لە پارتیوێکێتی لە ڕابردوودا لایەنەکانی دیکە هیچ پۆستێکی باڵیان لە بەغدا پێنەدراوە بە تایبەت کۆمەڵی ئیسلامی. ئێمە خاوەنی تەنیا شوڕتەیەکیش نین پۆلیسێکیش نین لە بەغدا لە کاتێکدا لە هەموو پرسە نیشتیمانیەکاندا لەگەڵیان بووین هاوبەش بووین. ئێستا جگە لە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی تەواوی فراکسیۆنە کوردیەکانی تر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جۆرێک لە هاوپەیمانێتیان دروست کردووە لەسەر پرسە نیشتیمانیەکان بە هاوبەشی کار دەکەن بەڵام ڕەنگە بە فراوانترکردنی ئەو بەرەیە سەنگ و قورسایی کورد لە بەغدا زیاتر بێت. پەرلەمانتارێکی یەگرتووش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت مەرجی ئێمە بۆ بەشداریکردن لە هاوپەیمانێتێکە هاوبەشی ڕاستەقینەیە دەشڵێت ئەوەی تا ئێستا بربەست بووە لە دروستکردنی ئەو هاوپەیمانێتیە پارتە دەسەڵاتدارەکانی هەرێم بوونە. و لەگەڵەوەشە کە بۆ خۆیان ئەمانیان کۆنتترۆل کرد و هەرچی پۆستەکانی ناو پەرلەمانیشە بەجێگیری سەرۆکی پەرلەمان و بە سەرۆکایەتی لیژنەکانەوە هەمویان بۆ خۆیان کۆنتترۆل کرد کاتێ تووشی قەیرانە بن دووبارە دێنەوە باسی یەکریزی بەگریزیەکەن. ئێمە ئەمانە لێرە قسێکی ڕوون و ئاشکرا بکەین و من بەناوی 15 پەرلەمانتارەوە ئێستا قساکەم. ئێمە هەر مافێکی کورد هەر بەرژەوەندێکی کوردستانیەکان هەر جۆرە داهات و ئیستحقاقێک کە پێویستی بێگریزی ئێمە بێ بۆنەتەوەی ئێمە گرنگ بێ منەت بێ پرسی کەس بێەوەی کەس بانگمانکە ئێمە یەکریزین لەگەڵ هەموو هێزێکی سیاسی کوردستانی غێری کوردستانی بۆی ئەو مافەدابین ببێ بەڵام لە پشتی سەری کەسەوە ڕیز نابین لە تەنیشتی خەڵک ڕیزەبین ئەبێ بخوێنرێنەوە ڕێزمان بگیرێ لە هەموو جۆرە ئیستحقاقەکە ناکرێوان بەناوی کوردەوە قۆرخی ئەوە بکەن کە تعبیر لە ڕای کورد ئەوان بیکەن. ئێمە پارتی هەیە یەکێتی هەیە 15 کورسی تریش هەیە لە پەرلەمانی عێراق لە دەرەوە یەکێتی و پارتی کە ئێمە ئێستا هاوپەیمانەتێکمان لە بینی ئەو 15 کورسیا دروست کردووە ئەمەش کۆکردنەوەی ماڵی کوردە بەشکردنی ماڵی کورد نییە. چاودێرێکی سیاسیش ڕای دەگەنێت بەبێ زەمینە سازی و ڕێخستنەوەی نێوماڵی کورد لە هەرێم دروستکردنی هەر هاوپەیمانەتیەک لە بەغدا لە سەرەتاوە شکست دێنێت. گەبمانی هاوپەیمانێتی کوردستانی دروست بکرێتەوە لە بەغداوە سەرکەوتوو بێ و یەکدەنگ بێ پێویستە ئەوە لە بەرچاو بژیرێ یەکەمیان پلانی هاوبەش بۆ کاری هاوبەش و ئامانزی هاوبەشە بێ ئاگامان لە یەک بێ و هەموو فراکسیۆنەکان یعنی جۆرێک لە ینی ڕێز لە ئیرادە و لەوەکانیان بژیرێ لە خصوصیاتی تایبەتمەندی خۆیان بژیرێ ئەو کاتە پێم وایە دەتوانرێ هاوپەیمانی کوردستانی دروست بکرێ و سەرکەوتوو بێ. لە پاش ڕوخانی ڕژێمی بەعەز کورد لە بەغدا هاوپەیمانێتی دروست کرد و تا ساڵی 2014 بەردەوام بوو بەڵام دواتر بەهۆی زەوتکردنی تەواوی ئیمتیازاتەکان لەلایەن پارتی و یەکێتیەوە هاوپەیمانێتەکە هەڵوەشایەوە. لە پاش دروستبوونی خۆپشاندان و گرژی و ئاڵۆزیەکانی عێراق هەنگاوەکانی لایەنە سیاسیەکانی کوردستان جارێکی تر بۆ دروستکردنی هاوپەیمانێتی دەستی پێکردوتەوە بەڵام ئەم جارە لایەنەکانی دەرەوەی یەکێتی و پارتی دەڵێن جارێک دەستمان سوتاوە نایکەین بەدوان بەبێ گرێنتی جێبەجێکردنی مەرجەکانمان بەشداری لە هاوپەیمانێتیەکە ناکەین. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.